سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە واتە بەرنامەکەی خۆتان. ئەم بەرنامەیەش وەکو هەموو هەفتەیە کۆمەڵی بابەت و نامەی ئێوەی خۆشەویست دەخۆ دەگرێت کە یەکە پێشکەشتان یەکەم هیوادارم کاتتان هەبێت تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. پێش دەستپێک ناوبڕێک ببینین ئینجا دەستەکەین بە بەرنامەکەمان فەرموون. پاییز پاییز بووکی پرزەر من ماتۆزیز هەردوو هاودەر پاییز پاییز شان و من ڕوو من ماتۆزیز هەردوو کمانجوو من فرمێسکم تۆ بارانە من هەناسم هەفتەی داهاتوو واتە سێشەممە 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە. لەبەر گرنگیە بابەتە بەتایبەت لە ئێرانی ژێردەسەڵاتی دژەژنی کۆماری ئیسلامی بەرنامەکەمان بەم بۆنەوە دەست پێکەین و هەروەها چەند پێیان و نامەی بینەرانیشمان کە بەم بۆنەوە بۆمانیان ناردووە دەخوێنینەوە. 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕۆژێکە کە سەرنجی جیهان بەرەو قوربانیانی توندوتیژی جیندەری یان جنسیەتی ڕادەکێشێت. ئەمساڵ لە کاتێکدا ئەم ڕۆژە بەڕێدەکەین ناتوانین چاومان لە بارودۆخی دژواری ژنانی ئێران لە ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بنووخێنین. لە ئێران توندوتیژی دژی ژنان تەنها کێشەیەکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو بەشێکە لە سیستەمی یاسایی و سیاسی وڵات. کۆماری ئیسلامی لە ڕێگەی یاسا دواکەوتووەکانیەوە توندوتیژی دژی ژنان دەکاتە کارێکی ڕەوا و یاسایی. لە یاسای حەجابی زۆرەملێوە بگرە تا یاساکانی میرات و مافی منداڵداری و هیتر. لە ڕاستیدا ژنان وەک هاوڵاتی پلە دوو مامەڵەیان لەگەڵدا دەکرێت.
گەشتی بەدناوی ئەرشاد کە بەرپرسە لە جێبەجێکردنی یاسای حەجابی زۆرەملێ یەکێکە لە دیارترین نمونەکانی توندوتیژی دەوڵەتی. کوشتنی ژینە ئامینی لە خەزەڵوەری خەرمانانی 1401 بووە هێمایەکی جیهانی بۆ ئەم ستەمە سیستماتیکە. بەڵام ژینە تەنها یەکێک بوو لە هەزاران ژن کە ڕۆژانە بەر توندوتیژی فیزیکی و دەرونی دەکەون. یاساکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی ڕیشەیی دژی ژنانن. بۆ نمونە لە یاساکانی سزای ئێران گیانی ژن نیوەی گیانی پیاوە. شایەتی دوو ژن یەکسانە بە شایەتی یەک پیاو. ژنان ناتوانن بەبێ ڕەزامەندی هاوسەریان باوک سەفەر بکەن. ئەم یاسایانە دەرگای توندوتیژی خێزانی کۆمەڵایەتی و دەوڵەتی بەرەوڕووی ژناندا دەکەنەوە. هەروەها یاسای تەلاق و حەزانەتی منداڵەکان بە تەواوەتی لە بەرژەوەندی پیاوەندایە. ژنان لە زۆر حاڵەتدا ناچارن لە پەیوەندیەک کە دەزانن توندوتیژیان لەگەڵ دەکرێت بمێنەوە، چونکە دەزانن ئەگەر تەلاق وەربگرن منداڵەکانیان لێ دەسەندرێتەوە. ئەم یاسایانە کتوبەندی یاسایی دەخەنە سەر ژنان و ڕێگەیان پێنادەن ژیانی سربەخۆ و لە ئازادیدا بژین. بەڵام سەرڕای هەموو ئەم سەرکوتوستەمە ژنانی ئێران هەرگیز تەسلیم نەبوون. لە جێ هەفتەکانی زاینیەوە کە یەکەم یاساکانی حەجابی زۆرەملێ سەپێنران ژنان بەردەوام خەباتیان کردووە. بزوستنەوەی چوارشەمەکانی سپی کە دایکانی پارکی لالە لە ساڵی 1977 دەستیان پێکرد یەکێک بوو لە یەکەم هەوڵە ڕێکخراوەیەکانی بەرەنگاربوونەوە. لە ساڵەکانی دواییدا خەباتی ژنان فۆرمی نوێ وەرگرت. بزوستنەوەی ژن ئازادی کە دوای کوشتنی ژینە ئامینی دەستی پێکرد بووە هێمای خەباتێکی سەراسەری دژی ستەم و دیکتاتۆری. ئەم دروشمەکە ڕیشەی لە فەلسەفەی بزوستنەوەی ڕزگاری خوازیدا هەیە، ئێستا بۆتە دەنگی ملیۆنان ژن و پیا و لە سەرانسەری جیهان. ژنانی ئێران نرخێکی گرانیان بۆ ئازادی داوە. سەدان ژن کوژراون، هەزاران زیندانی کراون و ژمارەی زۆر ناچار بە کۆچی زۆرەملێ بوون. بەڵام ئەم قوربانی دانانە خەباتی ژنانی لاواز نەکردووە. بە پێچەوانە هەر قوربانیەک بووەتە هێزێکی نوێ بۆ بەردەوامی. ژنان لە شێوەکانی جۆراوجۆری نافەرمانی مەدەنی بەردەوامن. لە فڕێدانی حیجاب ئەم نیشانەی سوکایەتیکردن بە ژنانەوە بگرە تا گۆرانی گوتن و سەماکردن لە شەقامەکان، لە بڵاوکردنەوەی ڤیدۆکانی ناڕزایەتیدا ڕێخستنی مانگرتنە نهێنیەکان. خەباتی ژنانی ئێران ئیلهام بەخشی ژنان لە سەرانسەری جیهان بووە. پشتیوانی نێودەوڵەتی گرنگە، بەڵام پێویستە ئەم پشتیوانیە لە قسەوە بشێتە کردەوە. کۆمەڵگای نێودەوڵەتی دەبێت فشاری زیاتر بخاتە سەر کۆماری ئیسلامی بۆ ڕێزگرتن لە مافەکانی ژنان. لە ڕۆژی 25 نۆڤامبردا کاتێک بیر لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان دەکەینەوە، دەبێت بە بیرمان بێت کە ژنانی ئێران لە سەنگەری پێشەوەی ئەم خەباتەدان. ئەوان بۆ ئازادی و کەرامەتی مرۆیی دەجەنگن، نەک تەنها بۆ خۆیان بەڵکو بۆ نەوەکانی داهاتووش. سەرەڕای ڕەشبینی و دژواری بارودۆخ هیوا هەیە. نەوەی نوێ ژنانی ئێران ترسیان شکاندووە و ئامادەن بۆ گۆڕانکاری ڕیشەی. پشتیوانی نهێنی و ئاشکرای پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە خەباتی ژنان نیشانەی گۆڕانکاریەکی قوڵە لە کۆمەڵگای ئێراندا. لە کۆتاییدا 25 نۆڤامبر تەنها ڕۆژێک نییە بۆ یادکردنەوە، بەڵکو هەوڵێکە بۆ نوێکردنەوەی پەیمان بۆ پشتیوانی لە ژنانی ئێران و هەموو ژنانێک کە لە هەر شوێنێکی جیهان بۆ ئازادی و یەکسانی دەجەنگن. دروشمی ژن ئازادی دەبێت ببێتە واقعەیەک، نەک تەنها بۆ ژنانی ئێران بەڵکو بۆ هەموو ژنانی جیهان. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی. بیا بیا تو هم کنارمان، بخوان بخوان هوای رزممان، سرود روشن سپید از بس شبان، صدای غرش نهایی و خروشمان، که زن جوانان از این سرودمان شکفتنی که
یەکەمین نامەمان هەنامەی هاوڕێ پرشنگە نووسیویەتی تون و تێژی لەسەر ژنان دیاردێکی جیهانیە لە پێشکەوتوترین کۆمەڵگاکانی سەرمایه‌داریەوە تا دواکەوتوترین کۆمەڵگاکان ژنان لەگەڵ سێمای دزێوی ئەم تون و تیژەدا بەڕادە و شێوازی جیا بەرەوڕوون. ئەمەش واوەتر لە سنووری جۆگرافی و فەرهەنگیەکاندا بەڕێوە دەچێت و لە هەموو جێگای لە ماڵەوە تا قوتابخانە لە شوێنی کارەوە تا کەمپەکانی پەنابەری واتە هەم لە مەیدانی گشتی و هەم لە بواری خۆسوسیتە دەبیندرێت. لە عینی حاڵدا تون و تیژی لەسەر ژنان دیاردەیەکی گەلێک پانوبەرینە. دەستدرێژی بۆ سەر ژنان، لەشفرۆشی، هاوسەرگیری بە زۆرەملێ، لێدان و ئازاردان، هاوسەرگیری منداڵان، پۆرنۆگرافی، ئەسید پاشی، دووگیانبوونی ئەجباری، ئەزیەت و ئازاری جنسی و کەلامی، قەتڵی ناموسی و هیتر دەرخەری جۆراوجۆربوون و بەرینبوونی ئەم دیاردەیەیە. دیارەکە نایەکسانی چینایەتی و نایەکسانی ڕەگەزی بابەتێکی سروشتی نین. لە هەردووی ئەم نابەرابەریانەدا هەموو ئەمڕازەکانی کۆمەلگا لە دەوڵەت، یاسا، سونەت، مەزهەب، فەرهەنگ و بنەماڵەوە بە حەرەکەت دەکەون تا ئەم نایەکسانیانە وەک بابەتێکی سروشتی دەرکەون. لەگەڵ ئەمەشدا نابێ لەبیر بکرێت کە لە پەیڕەوکرانی ئەم تون و تیژیانەدا بەتایبەت دەوڵەت ئەڵقەی ناوەندی پێک دێنێت. دەوڵەت لە ڕێگای پاراستنی مناسباتی چینایەتی، پاراستنی پەیوەندی و سونەتە پیاو سالارانەکان و دیسان بەرهەمهێنانەوە و پتۆکردنی هەموو مناسبات و پەیوەندیانە تون و تیژی لە دژی ژنان و پاراستنی ژێردەستەیەوان نیهادی نەدەکات. ئەگەرچی بەهۆی خەباتی بێوشانی ژنانەوە بەتایبەت لە کۆمەڵگا پێشکەوتوەکاندا دەوڵەتەکان ناچار بوون کە کۆمەڵێک یاسا بۆ بەرتەسکردنەوەی تون و تیژی لە دژی ژنان پەسەند بکەن، لەگەڵ ئەوەشدا لەوەیەوە کە دەوڵەت ئۆرگانی پارێزەری مناسباتی نایەکسانی چینایەتی، ئۆرگانی پاراستن و پتۆکردنی ماڵکیەتی خصوصیە و لەوەیەوە کە ژنان وە کاڵا بەردەوام دەبنە قوربانی ئەم مناسباتە، لەبەر ئەوە سڕینەوەی بە تەواوەتی تون و تیژی پێویستی بە کۆمەڵگایەک هەیە کە تیادا جیاوازیە چینایەتیەکان و پەیوەندی سەرچاوەگرتوون لەم جیاوازیانەی لەبین بردربێت. Bye.
بەهرە نووسیویەتی تونند و تیژی دژی ژنان یەکێکە لە دیاردە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگای کە بەرامبەر بە کەسایەتی ژن ئەنجام دەدرێت و لە ئێستادا بۆتە بابەتێک بۆ گفتوگۆ و پرسێک بۆ توێژینەوە و گەشەکردن لەناو پرسەکانی تری کۆمەلگادا. ئەمەش دەبێتە مێتۆدێک بۆ دۆزینەوەی هەنگاوەکانی جێبەجێکردنی بنەماکانی یەکسانی و دادوەری کۆمەڵایەتی. ساڵانە لەم ڕۆژەدا سەدان کۆڕ و کۆبوونەوە و سەمینار دەکرێت. سەدان هەزار دۆلار خەرج دەکرێت دەربارەی دیاردەی توندوتیژی دژی ژنان و کچان. کەچی ئەو دیاردە دزێوە نەک بنبڕ نەبووە، کەمیش نەبووەتەوە، گەر لە هەندێک شوێنی جیهانیش زیادیشی نەکردبێ. لە سەرانسەری جیهاندا بەهۆی جیاوازی ڕەنگ، نەتەوە، ئاین و ئاینزا، کەلتور، جیندەر و چینە جیاوازەکانی کۆمەلگاوە زەبر و زەنگ هەیە. لە کەلتوری ئێمەشدا بەداخەوە هەروەک لە کۆنەوە وتراوە ژنان تا کار نەگاتە سەر کارت واسە نەگاتە سەر ئێسکیان دەمیان بۆ سکاڵا ناکەنەوە. لە کۆمەلگای پیاوسالاردا توندوتیژی لەلایەن پیاوان لە نێو بنەماڵەدا زۆر ئاسایی چاولێ دەکرێت و وایان خستوەتە مێشکی ژنانەوە کە هەرچی ژن گوێڕایەڵتر بێ ژنی چاکترە و بە کەڵکی ژیان دێ. هەر بۆیە ئەو ژنانەش بۆ ئەوەی کە ژنانەتربوونی خۆیان باشتر بسەرمێنن ئەو دوو توندوتیژیانە کە بەرامبەریان دەکرێت بە شاراوایی دەهێڵنەوە. بەپێی هامەرە ناڕەسمیەکان کە بڵاو دەبنەوە بەشێکی کەم لە توندوتیژەکانی ناوخێزان و بنەماڵە دەچێتە چوارچێوەی قەزاییەوە و ئەو ژنانە کە دەنگی خۆیان دەبەنە دەرەوەی چوارچێوەی دیواری ماڵەکەیان ئەوە لەلایەن کەسانی دەوروبەری خۆیان داوایان لێ دەکرێت کە واز لە سکاڵا بێن و بگەڕێنەوە ناوماڵی خۆیان. هاوڕێ بەهرە هەروەها دەڵێ جۆرێکی دیکەی توندوتیژی لە ماڵەوەیە لەلایەن باوک، برا، مێرد و کوڕ کە ئەم کارە ناشرینانە دەگرێتەوە. لێدانی جەستەیی، جنێ و قسەی سووک، ڕێگرتن لە دەرچوون و خوێندن، بە زۆر بەشودان، خەتەنەکردن و هیتر. لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ئەم دیاردانە بوونیان زۆرترە، ئەویش بە بۆنەی دەسەڵاتی ئاین و جیان نەکردنەوەی ئاین لە دەوڵەت و ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کلاسیکەی کە هەیەتی. توندوتیژی دژی ژنان پڕمەترسیترین ڕەفتارە، چونکە کاریگەری نەرینی زۆر خراپی هەیە بۆ پەروەردەکردنی منداڵ کە نەوەی دوا ڕۆژی کۆمەلگان. زانست سەلماندوویەتی کە ئەو منداڵانەی لە کەشێکی خێزانی ئارامدا گۆڕە دەبن، ئاستی بیرکردنەوە و گەشەکردن و چوونە پێشەوەیان زۆر بەرزترە. بڕوایان بەخۆیانە لە چاو ئەو منداڵانەی لەو خێزانانەدا گۆڕە دەبن کە هەمیشە گیرۆدەی کێشە و شەڕ و ئاژاوان. برای من، برای تو، برای همراهی، برای زن، برای مرد، برای آزادی به قامت انسان میان هر میدان، به یاد هر مأسا، به فتح هر زندان، به هر زبان، ز هر کجا صدای ما و مشت ما رود هوا. زن، زندگی آزادی، زن، زندگی آزادی. برای نان، برای کار، برای هر شادی، برای جان، برای خون، به یاد افکاری، به داغ هر مادر، به اشک هر خواهر، به پینه دستان، به خشم فرزندان، به هر زبان، ز هر کجا صدای ما و مشت ما رود هوا. جای کی باشیم درون این طوفان، شجاع و بی پروا مقابل شیطان که وارث خشمیم، صدای هر عصیان، به هر زبان، ز هر کجا صدای ما و مشت ما رود هوا. زن، زندگی آزادی، زن، زندگی آزادی. زانست سەلماندوویەتی کە ئەو منداڵانەی لە کەشێکی خێزانی ئارامدا گۆڕە دەبن ئاستی بیرکردنەوە و گەشەکردن و چوونە پێشەوەیان زۆر بەرزترە. بڕوایان زۆر بەخۆیانە لە چاو منداڵانەی لەو خێزانانەدا گۆڕە دەبن کە هەمیشە گیرۆدەی کێشە و شەڕ و ئاژاوان.
دابڕینی دەستی ئاین لە بەڕێوەبردنی کۆمەلگا هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەم ئەرکە گۆڕینی بەرنامەکانی خوێندن و پەروەردە لەسەر بنەمای یەکسانی هاوتەریب لەگەڵ ئەو سزادانی قورسەی ئەو کەسانەی کە نزیکترین کەسی خۆیان ژن خوشک و کەژ بە ناوی شەرەفەوە دەکوژن بە بڕوام دەتوانێت کاریگەری بەرچاوتری هەبێ. هاوڕێ بەهرە لە کۆتاییدا نووسیویەتی سەری ڕێز و نەوازشدا دەنوێنن بۆ هەموو ئەو ژنانە بە بۆنەی تونوتیژیەوە ژیانیان لەدەستاوە چ ئەوانەی کوژراون یا خۆیان لە داخی سوکایەتی پێکردن و یان ئەزیەت و ئازار دەرونی کوشتووە. هیوادارم ئەم دیاردە خراپە ناشارستانیە کۆتایی پێبێ و چیتر هەواڵی ناخۆشی ژن کوشتن نەبیستین. ئەمەش کاتێک ممکن دەبێت کە دەسەڵاتی پیاوسالار و واتە دەسەڵاتی پیاوسالار جێگای خۆی بدات بە دەسەڵاتێکە لەسەر ئەساسی یەکسانی و بەرابەری و پاراستنی و حورمەت و کەرامەتی ئینسانەکان دامەزرا بێت. لەژێر پێماندا لەرزێن ژینجنە و بوژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرس لەژێر پێماندا لەرزێ ژینجنە و بۆژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مجدهيني كيزبي أو سبيني واجياني بوي لخوهات سايا هەر لەسەر مەودایە بەندە تەخت و بەختی ملهوری گول لە یامانەی هەبوونی گیرە بەو هەودایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مژدەهێنێ کیزبەی ئەو سبەینێ واژیانیش بۆی لە خەوهات سایەوە هاوڕێ مەستورە نووسیویەتی ژن وەک نیوەی کۆمەلگا تەنانەت لە پێشکەوتووترین کۆمەلگاکانی جیهانیشدا هەڵاواردنی ڕەگەزی بەسەریەوە ماوە و ئازاری لێدەچێژێ. بەڵام هاوکات خەباتێکی بەرینیش بۆ مافی ژن بۆ یەکسانی ڕەگەزی و دژ بە کەلتوری مێژووی پیامەزنی لارادایە. لە زۆرێک لە کۆمەلگای بەشەری ژنان توانیویانە لەو بوارەدا پێشکەوتنی گەورە مسۆگەر بکەن. لە بەشێکی بەرچاوی دیکەم جیهانە شێشتا کەلتوری پیامەزنی دەسەڵاتی تەواوی هەیە لە کوردستان. سرە ڕایبوونی بزوستنەوەیکی بەرینی سێکۆلار و ئازادی خوازانە بە زۆری ژن هەروەک کابان و ڕەگەزی دووهەم دەبیندرێ.
سەرەڕای دۆری بەرچاو زۆر جای یەکلاکەرەوەی ژنان لە خەباتی ڕزگاری خوازانی کوردستان بە تایبەتی لە دۆرەی نوێدا، بەڵام ئێستاش چ بە زمان، چ لە ماڵ و چ لە ژیانی هاوسەریدا، چ لە کۆمەڵگا و چ لە بواری ڕەوانی و ڕۆحی و فەرهەنگ و دیالۆگی ڕۆژانەدا توند و تیژی و بێحورمەتی بە ڕەگەزی ژن دەبیندرێ و دەبیسترێ کە پێویستە پتر بچینە شەڕی ئەو پاشماوەی فەرهەنگی دژەژنە چۆن ژنە ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەیە لە خەباتی مەدەنی و سیاسی. لە ڕاستیدا ناتوانرێ باس لە ڕزگاری نەسەوەی بێ وەلانانی هەڵاواردنی ڕەگەزی بکرێ. دەوری ژنان دژ بە کۆماری ئیسلامی، دژ بە هێرشی داعش و دژ بە فەرهەنگی دواکۆتووی جێگەکەوتوو ئەوەندە بەرچاوە لە پانتایی هەموو کوردستاندا کە کەس ناتوانێت حاشای لێ بکات. قسەکردن لە ئازادی ژن تەنیا بە گوتارێکی ڕووکەشی هەبوونی مافی ژن بە شێوەی کولی نابێ کۆتایی پێبێ. پێویستە کردەوەی ڕۆشنگیری و بەگژداچوونی نەریتی مێژووی بەرامبەر بە ژن بۆ ئێرانە بدرێتە بە ڕەخنە. پێویستە هەرچی زۆرتر ژنان لە دەسەڵات و بەڕێوەبەریدا بەشدار بن و ڕێزگرتن لە دەوری ژنان ببێتە شرای ڕێنوێنی بزوستنەوەی ڕزگاری لە کوردستاندا. با لە ڕۆژی دژ بە توندوتیژی لەسەر ژنان لە کوردستانی ژێردەسەڵاتی دژەژنی کۆماری ئیسلامی ژنان و پیاوانی ئازادی خواست پێکەوە پەیمان نوێ بکەینەوە کە پاڵپشتی بزوستنەوەی ژنان بین و ساتێک بۆ ڕۆشنگیری و پێشخستنی ئەو ڕەوتە و بۆ گۆڕینی نەریتی کۆنی پیامەزنی نەوەستین. بەرز و بەڕێز بێ یاد و ناوی هەموو ئەو ژنانێ بۆ ڕزگاری یەکسانی بۆ ڕەهایی لە فەرهەنگی دژەژن لەو کوردستاندا گیانیان بەخت کردووە. ماسی خانم نەو دەریا چاشێریدا بەسەریا کەفتە ڕێگا خرتە خرت ماسی خانم نەو دەریا چارشێویان دا بەسەریا دەمیان قوفڵ و زەنجیر کرد ئاوازیان کوش لە چاویا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم هەر بە زوردایان پۆشان سەمای شەپۆلیان خنکان وتیان حەرامن بۆ یەک قژ و خەیاڵ و باران وتیان خەویش نەوێنی ماچ لە شەیتان نەستێنی تەنانەت بوونی دەریا بۆ سەر گوڵدان نەهێنی پۆشی غەمیان بەسەریا پاشی وتیان لەم هەموو ڕەنگە ئازادی ڕەش بپۆشی ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم غەمگین بوو کراسی لە خوێن ڕەنگین بوو خۆی سوتان و خۆی خنکان ئاخر بۆ و سەنگین بوو ناموس و ڕەگ و غەیرەت شەرەف و شان و شەوکەت هەمووی لەگەڵ تۆدایە ماسی خانمی نگبەت بەڵام ماسی گەنەدا تۆزێ قاچی لێ هەڵدا لە لێوار دەریا ئەوستا شەپۆلێ بێت و لێدا ماسی خانم ماسی خانم ماسی خانم ماسی خانم
تاران شارێک کە بە زیاتر لە 10 ملیۆن دانیشتووەوە لە بەردەم قەیرانێکی بێوێنەدایە. دەسەڵاتدارانی ئێران ئاگاداریان داوە کە ئەگەر وشکە ساڵی بەردەوام بێت پایتەخت لەوانەیە بە زووترین کات لە ئاوی خواردنەوە بێبەش بێت. بەنداوی ئەمیرکەبیر سەرەکی ترین سەرچاوی دابینکردنی ئاوی تاران تەنها 8% تواناکەی ئاوی تێدایە. شارەزایان باس لە دەرەنجامە زنجیرەیەکانی ئەم بارودۆخە دەکەن. لەبەردەست نەبوونی ئاوی پێویست قەیرانی تەندروستی بگرە تا تێکشوونی خزمەتگوزاری گشتیەکان بە دوای خۆیدا دێنێ و هەروەها دەبێ چاوەڕوانی پەرەسەندنی نەئارامیە کۆمەڵایەتیەکان بین لەم دۆخەدا. ئێستا زۆرێک لە شارەگۆڕەکان بە توندی لەگەڵ کەمی ئاو بەرەوڕوو بوونەتەوە و ئەم بابەتەش هەروەک باسکرا مەترسێکی جددی لەسەر ئەمنیەتی خۆراک و تەندروستی گشتی دروست دەکات. پزیشکیان سەرۆکۆمار دەڵێت هەر ئێستا لەگەڵ کێشەی ئاو و کارەبا و گاز بەرەوڕووین. بەنداوەکان ئاویان تێدا نییە. بیرەکانی ژێرپێمان خەریکە وش دەبن. ئەو کەسانەی ئەدعای ئەوە دەکەن کە ئاو هەیە بێن و نیشتمان بدەن کە ئەم ئاوە واتە بێن و نیشانمان بە نیشتمان نەبێن و نیشانمان بدەن کە ئەم ئاوە لەکوێیە. سەرچاوەکانی ئاو بە ڕێژێکی مەترسیدار خەریکن کەم دەبنەوە و هاوینی ئەمساڵ 90 بەنداوی ئێران لە نێوان 3 بۆ 5% توانای خۆیان ئاویان تێدا بوو. 3 بەنداوی سەرەکی پایتەخت لەوانە لار، ماملوو و ئەمیرکەبیر تا مانگی سپتامبر گەیشتنە ئاستێکی مەترسیدار. بەڵام داواکردن لە دانیشتوانی تاران بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی ئاو بە ڕێژەی لە 25% تا ئێستا هیچ ئاکامێکی نەبووە. لەم ڕووەوە ئێستا پێشنیاری ڕاگررتنی تەواوەتی بیناسازی بۆ ماوەی 2 ساڵ هاتووەتە گۆڕێ. نیشانەکانی کەمی ئاو لە هەموو شوێنێک بەرچاوە. دەریاچە و تاڵاوەکان یەک لە دوای یەک گوش دەبن. ئەو بەنداوانەی کە ئاویان تێدا نەماوە ڕۆچوونی بربڵاوی زەوی بە دوایەوە بووە. هەموو ئەمانە نیشانەی قوڵبوونەوەی قەیرانێکن کە ئەگەر چارەسەر نەکرێت لەوانەیە بگاتە قۆناغێکی بێگەڕانەوە. قەیرانی ئاو بووەتە هۆی قەیرانی ڕۆچوونی زەوی کە تەنها لە پارێزگای ئیسفەهان بۆ هۆیەوە 40 قوتابخانە چۆڵ کراون و بەشێکی زۆریان بەهۆی زۆربوونی ڕادەی ڕۆچوونەوە بە تەواوەتی وێران بوون. تەنها لە ماوەی پێشودا 3 ڕووداوی ڕۆچوون لە ناوەندی شاری ئیسفەهان بووەتە هۆی دروستبوونی چەند چاڵێک بە قوڵای 7 بۆ 15 متر لە ڕێڕەوە گشتیەکاندا. بێگومان گۆڕانی کەشوهەوا ڕۆڵی هەبووە لە پەرەسەندنی قەیرانی ئاودا، بەڵام ئەگەر بە شێوەیەکی دروست مامەڵەیان لەگەڵ ئەم دیاردە سروشتە بکردبایە ئێران هەرگیز ڕوبەڕووی قەیرانێکی لەو چەشنە نەدەبوو. بە چاوخشاندنێک بەسەر ڕۆڵی هۆکارە مرۆیەکان لە قوڵبوونەوەی قەیرانی ئاو ڕەهەندەکانی ئەم کارە سادە بەڕوونی دەردەکەوێت. یەکەمیان بەکارهێنانی لە ڕادەبەدەر و ناپێویستی سەرچاواویەکان. دووهەم بەکارهێنانی ئاوی زۆر و بەرهەمی کەمی کشت و کاڵ. کەڵگوەرگرتن لە شێوازی کۆن و تەقلیدی ئاودێری. کەڵگوەرگرتنی کەم لە تەکنۆلۆژیای ئاودێری مۆدەرن لەوانە دڵۆپی بارانی کۆنتڕۆڵکرا و خراپ بەڕێوەبردنی کێڵگەکان. دەبێتە هۆی بە فیڕۆدانی ئاو ئەوانەیە کە باسمان کرد. نەبوونی بەرنامەیەکی دیاریکراوی حکوومەتی سەبارەت بە کاری کشت و کاڵی پەرەپێدان بەو بەروبوومانە کە پێویستیان بە ئاوی زۆر هەیە لەوانە برنج و هەندێک لە جۆرەکانی میوە لە ناوچە وشک و نیمچە وشکەکان کوشارێکی زۆری خستوتە سەر سەرچاوەکانی ئاو. سێهەم دامەزراندنی پیشەسازیەکانی بەکاربەری ئاو لە ناوچە وشکەکان. ڕووبار و چەمەکانی ناوەڕاستی ئێران بەم هۆیەوە وشک بوون. چوارەم دروستکردنی چەندین بەندا و بەبێ هەڵسەنگاندنی تەواو بۆ لێکۆتە ژینگەی و کۆمەڵایەتیەکان لە زمرەی هۆکارەکانی دیکەی خراپبوونی قەیرانی ئاوە. پێنجەم پەرەسەندنی دانیشتوانی شارەکان بەبێ هەبوونی پلانێکی گونجاوی ژێرخانەکانی ئاو ئاوەڕۆ. ششەم بە فیڕۆزانی ئاو لە تۆڕەکانی گواستنەوە دابەشکردن بەهۆی کۆنبوونی بۆری و دامەزراوە ئاویەکان. بەپێ سەرچاو حکوومەتیەکان لە هەندێک ناوچە بەکردەوە 40% ئەو ئاوەی کە دەڕژێتە ناو تۆڕەکانی گواستنەوەی شارەکان لەدەست دەچێ و هیچ هەوڵێک بۆ چاکردنەوەی بۆریەکان نادرێت. حوتەم نەبوونی وەبەرهێنان لە تەکنۆلۆژیای سەر لە نوێ بەکارهێنانەوە یان ڕێساکانی ئاو، نەزانی و پرۆژەی نازانستیانە، مافیای پیشەسازی و ڕاندخۆری سوپای پاسداران و گەندەڵی جێگیر لە ناوەندە حکوومەتیەکان هەموویان دەستیان داوەتە دەستی یەکتر و زیانێکی قەرەبوو نەهاتوویان بە سەرچاوەکانی ئاوی سروشتی گەیاندووە. واقعیت ئەوەیە کە تا ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لەسەر کار بێ، نان، کار، شوێنی نیشتەجێبوون، ئازادی و ژینگەی خەڵک بە بارمتەی گرت بێت، هیچ ئاسوەیەک بۆ چارەسەرکردنی و گرفتانە بەدی ناکرێت کە زۆربەی خەڵکی ئێران بەدەستیەوە دەناڵێنن.
ئەو ئەدام و دەستگا ئیداریە گەندەڵە کە ئەم ڕژێمە پەروەردە کردووە توانایی ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتیەکانی وەک گوشکە ساڵی، چارەسەرکردنی بنەڕەتی و کێشە پێکاتەیەکانی کەمی ئاوی نییە. بۆ ئەم ڕژێمە بەردەوام ئەولەویەت بریتی بووە لە سەرکوتکردنی خەباتی عەداڵەتخوازانە و ئازادی خوازانەی جەماوەر و زیندانیکردنی دژبەرانی. ئێران لەسەر دەریایەک لە سامانی سروشتی هەڵکەوتووە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بکەوێتە دەستی خاوەنانی ڕاستەقینە و بەتوانە، واتە کرێکارانی و شۆڕاکانی هەڵبژێردراوی ئیرادەی ئازادی جەماوەر لە وڵاتێکی ئاوادا خاوەن سامانێکی زۆر و زەوەند و خاوەن هێزی کاری داهێنەر و لە بن نەهاتوودا، بێگومان ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی هەرە زۆری خەڵکیان کردووە دۆزەخ بە سانایی چارەسەر دەبن. هاوڕێکاروان لە نامەیەکدا نووسیویەتی مردنی ئەحمەد باردی خوێندکاری 21 ساڵەی ئەهوازی کە لە ناڕزایەتی بەهەژاری و گەندەڵی لە ئەهواز خۆی سووتان تازەترین ڕووداوە لە زەنجیرەیەک خۆسووتاندنی زۆر کەس لە ئێران کە بێزاری و تووڕەی گشتی هەڵی گرساندووە. بەیانی ڕۆژی یەکشەمە 11 خەزەڵوەری 1404 لە پارکی زەیتونی ئەهواز بەرپرسانی جێبەجەکاری شارەوانی ناوچەی سێ بە هێرشکردنە سەر دوکانەکەی مجاهد بالدی باوکی ئەحمەد کە لە ماوەی 21 ساڵدا بە دەهاتەکەی ژیانی 6 منداڵەکەی دابین دەکرد بەبێ ئاگادارکردنەوە و سەرەڕای هەبوونی 2 ساڵ مۆڵەت بە پێ بڕیاری دادستان دەستیان کرد بە ڕووخانی دوکانەکە. بە گوتەی باوک و دایکی ئەحمەد لە کاتی ئەمادەبوونی بەرپرساندا ئەحمەد و دایکی بۆ ڕێگریکردن لە ڕووخاندن لە ناو دوکانەکەدا خۆیان هەشارداوە. یەکێک لە بەرپرسان بە توندوتیژی دایکی ئەحمەدی فڕێداوەتە دەرەوە کە بە دوای ئەم ڕەفتارە و گوێنەدان بە پاڕاونەوەکانی ئەحمەد ئەو بە بەنزین خۆی سووتاندووە. باوکی ئەحمەد دەڵێت لە وەڵامی هەڕاشەی کوڕەکەیدا یەکێک لە بەرپرسان پێگوتووە خۆت بسووتێنە با بزانم چۆن دەسووتیت. کاکاروان هەروەها نووسیویەتی لە پارکی زەیتونی ئەهواز لەوێ منداڵان یاری دەکەن و خێزانەکان کۆ دەبنەوە. گەنجی 21 ساڵە بڕیاریدا بە ئاگر بمرێت. ئەحمەد باردی کوڕی دەستفرۆشێک خوێندکارێک کە خاوەنی داهاتوویەکی ڕووناکی دەبینی لە ساتێکی ناچاریدا بووە قوربانی سیستەمێک کە نان لە دەمی هەژاران دەڕفێنێت. 11 خەزەڵوەری 1404 ڕۆژێک بوو کە ژیانی خێزانی باڵدی بۆ هەمیشە گۆڕدرا. بەرپرسانی شارەوانی هاتن تا دوکانێک بڕووخێنن، دوکانێک کە بۆ 21 ساڵ سەرچاوەی ژیانی 6 منداڵ بوو. ئەحمەد و دایکی خۆیان لە ناو دوکانەکە حەشاردا بە هیوای ئەوەی بتوانن ڕێگری لە ڕووخاندنەکە بکەن، بەڵام توندوتیژی بەرپرسان سنوورێکی نەناسی.
دایکیان فڕێدایە دەرەوە و کاتێک یەکێک لە بەرپرسان بە گاڵتەجاڕیەوە بە ئەحمەدی گوت خۆت بسووتێنە با بزانم چۆن دەسووتیت، ئەو گەنجە بڕیاریدا وەڵامی سوکایەتی بە ئاگر بداتەوە. کاکاروان لە ئەیدامەدا دەڵێ ئەحمەد باڵدی تەنها خۆی نەسووتاند، ئەو ویژدانی کۆمەڵگایەکی سووتان، ئەو دەنگی ملیۆنان هەژار و چۆساوە بوو کە ڕۆژانە لە ژێرپێ سیستمێکی نادادپەروەردا پێشێل دەکرێن. خوێندکارێکە دەیەوێت بخوێنێت، بەڵام قیسی زانکۆ و نەبوونی کار ناچاری کرد یارمەتی باوکی بدات لە دەستفرۆشیدا. بێگومان ڕێگاکەی گونجاو نەبوو، بەڵام بە ئاگربەردان لە جەستەی خۆی نیشانیدا ئەم دەسەڵاتە تا چەندە دژی ئینسان و دژی هەموو بەها مرۆڤیەکانە. ئەم بێزاریە دەبێت لەسەر یەک کۆ بکرێتەوە و ببێ بەهێز کە سەرنجام ئاگر لە جەستەی دەسەڵاتی سیاسی بەربدات. بەڕاستی چه ئازارێک لە دڵی گەنجێکدا کۆ دەبێتەوە کە بڕیار دەدات ئاگر لە جەستەی خۆی بەردات. چ نائومێدیەک دەبێتە هۆی ئەوەی کەسێک مردن بە چاکتر لە ژیان بزانێت. ئەحمەد یەکەم نەبوو و نەدوایینیش. ئەوە زەنجیرەیەکە لە قوربانیان لە یونس عەساگەرەوە تا سەحەر خۆدایاری، لە هەما دارابیەوە تا ئەو دەستفرۆشە بێناوەی مێترۆی گۆڵبەرگ. لە نەخۆشخانە لەو شوێنەی دەبووە چارەسەر بکرێت، بەڵام نەیان توانی کارێک بکەن. بێچاودێری پزیشکی گونجاو، بێ ئامێری پێویست، بێگوێدان بە ژیانی گەنجێک، دوو جار جەڵتەی دڵ لێدا. چووە کۆما و لە کۆتاییدا بەداخەوە تەسلیمی مەرگ بوو. سیستمی تەندروستی وەک خودی کۆمەلگا ڕووخاوە، هیچ شوێنێک لە وڵاتە لەسەر ئیشی خۆی نەماوە و سەرتاپەی گەندەڵی دایگرتووە. مجاهید باڵدی باوکی ئەحمەد ڕایگەیان کە تەرمی کوڕەکەی وەرناگرێتەوە تا بەرپرسان سزا بدرێن، بەڵام دەزانین چی ڕوودەدات؟ هیچ. بەرپرسان لەسەر کارەکانیان دەمێننەوە و شاید دایەکانی تر چاوەڕوانی ڕۆژێک بن کە کوڕەکانیان خۆیان بسووتێنن، بەڵام دوور نییە کە ئاوری ئەم ڕق و بێزاریە گەڕ بگرێ و هەموو دام و دەستگای کۆماری جنایەتکاری ئیسلامی بسووتێنێ. ئەمە ئەو چاوەڕانیە کە دەبێ بە هیوای بین. ئەحمەد باڵدی مرد، بەڵام پەیامەکەی زیندووە. کۆمەڵگایەک کە نان لە منداڵان دەستێنێت کۆمەڵگایەکی مردووە. سیستمێک کە گەنجان ناچار بە خۆسووتاندن دەکات سیستمێکی شکست خواردووە. دەسەڵاتێکە لە بەرامبەر داواکاری نان بە توندوتیژی وەڵام دەداتەوە دەسەڵاتێکی بێشەرعەیە. ئاگرەکەی ئەحمەد تەنها جەستەی ئەوی نەسووتاند، پەردەی درۆ و فرێوی لەسەر ڕووی سیستمێک هەڵدڕی کە خۆی بە ئیسلامی و خۆشەویستی خەڵک دەزانێت. مەرگی ئەو فریادێکە بۆ ویژدانی کۆمەڵگا، هاوارێکە بۆ ئەوانەی هێشتا باوەڕیان بە چاکسازی لەم دەسەڵاتە هەیە. ئەحمەد باڵدی لە تەمەنی 21 ساڵیدا لە شاری ئەهوازی گەرم و سووتاو بڕیاریدا نرخی کەرامەتی مرۆیی بە ژیانی خۆی بدات. ئەو پێمان دەڵێت کە ژیان بێکەرامەت مردنە. ئەو پێمان دەڵێت کە کاتێک نان دەبێتە خەون، شۆڕش دەبێتە ڕێگای تاقانە. یادی ئەحمەد باڵدی قوربانی نان و کەرامەت لە دڵماندا دەمێنێتەوە. با مەرگی ئەو بێهودە نەبێت، با ئاگرەکەی ببێتە مەشخەڵێک بۆ ڕووناکردنەوەی ڕێگای ئازادی و دادپەروەری.
دوستش دارم، نمیدانی؟ هاوڕێی سرور لە سنەوە پرسیاری کردووە کە ئایا ئازادی ڕادەربڕین دەسەڵاتداران و دژمنانی ئازادیش دەگرێتەوە؟ بەس لە هاوڕێی سرور بۆ پرسیارێ دەبێ بە کورتی بڵین لە هەر کۆمەڵگایەکی چینایەتیدا جا دامەزراوەی سیاسیەکەی پەرلەمانی بێت دیکتاتۆریان فاشیستی خاوەن دەسەڵاتەکان هەمیشە توانایی ڕادەربڕینی ئازادیان هەیە. ئەوان خاوەنی مینبەرەکان، سەرچاوەدارایی و ڕاگەیاندنەکان پشتیوانی یاسایی بۆ خۆیان دروستەکەن. بۆ ئەوان دەسەڵات بەمانای دڵنیایی هەمیشەیی دەستڕاگەیشتنە بە ئامرازەکانی پرۆپاگەندە و گوتاری گشتی. لە بەرامبەردا چینی خوارەوەی کۆمەڵگا ڕووبەڕووی بارودۆخێکی تەواو جیاواز دەبنەوە. ئەوان نە دەستیان بە ئامرازی ڕاگەیاندن دەگات بۆ گەیاندنی دەنگیان و نە ئەمنیەتی پێویستیان هەیە بۆ ڕادەربڕینی ئازادانە. هەر بۆیە کاتێک باس لە ئازادی ڕادەربڕینی بێقەیت و مەرج دەکەین مەبەستمان بەرگری لە مافێکە کە دەبێت بۆ چینی خوار و ژێردەستەکان و هەموو ئەوانەی لە دەرەوەی بازنەی دەسەڵاتن دەستەبەر و بسەلمێت. بێگومان کاتێک باسی چینی خوارەوەی کۆمەڵگا دەکەین تەنها بە کرێکاران یان هەژارەکان سنووردار نابن. بێگومان کرێکاران وەک زۆرینەی هێزی تۆلیدی سەروەت و چاوساوەترین هێزی کۆمەڵگا لە ناوەندی ئەم بارودۆخەدان. بەڵام مۆنۆپۆلی ڕاگەیاندن و دەسەڵاتی سیاسی تەنها دژی ئەوان کار ناکات. ئەم باسە دەتوانێت کۆمەڵێکی بەرفراوان بگرنەوە. ڕۆشن بیرە ڕەخنەگرەکان، ڕۆژنامەنووسە سەربەخۆکان، کەمینە ئەتنیکی واینیەکان، ژنان، خوێندکاران و تەنانەت بەشێک لە چینی مامناوەندی ناڕازی. ئەوەی ئەم گروپانە بەیەکەوە دەبەستێتەوە نەک پێگەی ئابووری یەکسانیان بەڵکو هەڵوێستی سیاسی هاوبەشیانە لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی. بۆیە بەرگری لە ئازادی ڕادەربڕین بەمانای بەرگریە لە مافی ناڕزایەتی. ڕەخنە و هاواری هەموو ئەوانەی لە دەرەوەی بازنەی دەسەڵاتن بەبێ لە بەرچاوگرتنی چین ڕەگەز یان باوەڕ تا ئەو کاتەی خۆیان لە پێگەی دەسەڵاتداری دانین. دێ باشە لەوانەیە ئەم پرسیارەش بکرێت کە ئایا هێزە ئیسلامی و ڕەگەزپەرستەکان دەتوانن لەم مافە کەڵک وەربگرن؟ بەرگری لە ئازادی ڕادەربڕینی بێقەیت و مەرج هەرگیز بەمانای پشتیوانی لە ئازادی ڕادەربڕینی خاوەن دەسەڵاتەکان یان ڕاگەیاندنەکانی سەرباوان نیە. ئەوان بە شێوەیەکی سروشتی هەموو ئەمرازەکانی ڕادەربڕین پڕۆپاگەندە و ئاراستەکردنی بیرۆڕای گشتیان لە دەستایە. بەڵام ئایا ئازادی ڕادەربڕین دەبێت هێزی فاشیستی نژادپەرست یان کۆنەپەرستەکان بگرێتەوە؟ هەندێک هۆشداری دەدەن کە ئەم ڕۆتانە دەتوانن لە فەزای ئازادی بۆ بڵاوکردنەوەی ڕق، هەڕەشە لە دیموکراسی و سنووردارکردنی ئازادی کەسانی تر کاڵگوەر بگرن. ئەم نیگەرانی ڕاستەقینەیە، بەڵام چارەسەرەکەی هەڵوەشانەوە یا سنووردارکردنی بنەمای ئازادی ڕادەربڕین نیە. وەڵامەکە ڕوونە، بەڵێ تەنانەت دژمنانی ئازادیش دەبێت مافی ڕادەربڕینیان هەبێت، بەڵام ئەم بەرگریە لەسەر مافەکەیانە نەک لەسەر ناوەڕۆکی بیر و باوەڕ و هەڵوێستەکانیان. بەرگری لە ئازادی ڕادەربڕین بۆ هێزە بۆرژوازی، پاشایەتی خوازەکان، ئاینیەکان یان ڕەوتە دواکۆتۆکان هەرگیز بەمانەی پەسەندکردنی سیاسی یان ئەخلاقی ئەوان نیە، بەڵکو پشتبەستنە بە بنەمایەکی سەرەکی کە هەمووان دەبێت توانایی دەربڕینی ئازادانەی دیدگاکانیان هەبێت بەبێ ئەوەی ئەمە بەمانەی ڕوایەتیدان بێت بە ناوەڕۆکی ئەو دیدگایەنە. تەنها لە کۆمەڵگایەکدا کە ئازادی ڕادەربڕینی بێقەیت و مەرج تیادا بێت دەتوانێت بە ئاشکرا ڕوبەڕووی بیر و باوەڕە دواکۆتوانەکان ببینەوە، ڕەخنەیان لێ بگرین و ڕیسواتریان بکەین. هەر کاتێک ئەم فەزایە داخرا پێش ئەوەی هێزی ئرتجاعی زیان ببینن ئەوە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و هێزە ناڕازیەکانن کە سەرکوت دەکرێت. بە کورتی دەبێ ئەوە بڵین لێکۆڵینەوە لە ئازادی ڕادەربڕین لە کۆمەڵگا چینایەتیەکاندا نیشان دەدات کە ئەم مافە لە چوارچێوەی سەرمایەداریدا هەرگیز بە شێوەیەکی یەکسان و گشتی جێبەجێ نابێت. ئەوەی هەندێک جار بە ڕەواڵات مافی گشتی دەردەکەوێت لە ڕاستیدا ئیمتیازێکە کە لە دەستی خاوەن سەرمایە و دەسەڵاتدایە. بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئازادی ڕادەربڕین نەک ئیمتیاز بەڵکو پێویستێکی ژیانیە بۆ ڕێخستن و خەبات.
ماڵاوای لە ژیانی هاوڕێ مەلا حەمدەمین سزیدە تێکۆشەر و دڵسۆزی لە مێژینەی کۆمەڵە لە شاری بۆکان. بەداخ و پەژارێکی گرانەوە ئاگادار بووین کە بەرەبەیانی ڕۆژی دووشەممە 26 خەزەڵوەری 1404 هەتاوی هاوڕێ ئازیزمان تێکۆشەری دیرین کاگ مەلا حەمدەمین سزیدە کەسایەتێکی ناسرا و خۆشناوی چۆمی مەجیدخان و ناوچەی بۆکان پاش ماوەی مانگێک دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 84 ساڵیدا ماڵاوای لە ژیان کرد. کاگ مەلا حەمدەمین ساڵی 1319 لە کۆشی بنەماڵێکی دەستکرد لە ئاوایی قادراوە لەدایک دەبێت کە دواتر ماڵیان دەشێتە ئاوایی شێخاڵی. خوێندن لە حۆجرەی مەلایان تەواو دەکات و دواتر بۆ ماوەیەک دەبێت بە مەلا. لە ساڵەکانی دەیەچلی هەتاوی تێکەڵ بە بیری ئازادیخوازی دەبێت و پشتیوانی لە بزوستنەوەی چەکداری 1346 کۆمیتەی ئینقلابی حەزبی دموکرات دەکات و لەلایەن ستاواکەوە دەخرێتە ژێر چاوەدێری و ماوەیەکیش زیندانی دەکرێت. لە سەروبەندی ڕاپەڕینی 57 دژ بە دەسەڵاتی پاشایەتی چالاکانە بەشداری دەکات. بە دامەزراندنی دەفتەری مامۆستا شێعەزەدینی حوسەینی پەیوەندی ڕاستەوخۆ بەو دەفتەرەوە دەکات و هاوکات لەگەڵ کۆمەڵەش پەیوەندی پێکدێنێت. لەو سەردەمەدا لە هەممان کات دەست لە مەلایەتی هەڵدەگرێت و لە ڕێگەی فەلایەتیەوە ژیانی خۆی و ماڵ و منداڵی دابین دەکات. کاتی بوونی مەقەڕی کۆمەڵە لە ئاوایی وەتەمیش زۆرتر تێکەڵ بە هاوڕێیانی کۆمەڵە دەبێت و بەردەوام گۆڤار و کتێب وەردەگرێت و هەرچی زیاتر بەرەوبێری چەپ و سۆسیالیستی هەنگاو دەنێت. ماڵەکەی بەردەوام وەک مەقەڕی پێشمەرگە کۆمەڵە و تێکۆشەرانی سیاسی بوو. لە ساڵەکانی دەیە شەستی هەتاویدا بۆ ماوەی 7 مانگ دەست بەسەر و بێڕەحمانە ئەشکەنجە دەکرێت. بە جۆرێکە گوێیەکی بیستن لەدەستدات. بەڵام هیچ کات لێوی ڕازداری بۆ دژمنان ناکاتەوە و وەک تێکۆشەرێکی ڕاستەقینە و ماندووی نەناسی کۆمەڵە و ڕێبازی سۆسیالیستی لە زیندان دێتە دەر. ئازادیخواز و بەرابەری تەڵاب خەباتکارێکی دیرین و زیندانی دێتووی هەردوو دەسەڵاتی ستەمکاری پاشایەتی و ئیسلامی دۆست و لایەنگری دڵسۆس و بە ئەمەگی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران باوکی هاوڕێ و هاوسەنگەرمان نەشمیل بەهۆی نەخۆشیەوە ماڵەوەی لە ژیان کردووە و بۆ هەمیشە بنەماڵە و دۆستان و ئازیزانی بەجێهێشتووە و هەمومانی خەمبار کردووە. کاگ مەلا حەمدەمین سەرەڕای ئەوەی کە بەردەوام لەلایەن ئیسلاحاتی ڕژیمی ئیسلامیەوە لە ژێر زەخت و گوشاری دەرونی و جەستەیدا بوو، بەڵام هیچ کات سەری بۆ دژمن و جەلادانی ڕژیم دانەنەواند و نمونەیەک بوو لە خۆڕاگری بۆ هاوڕەکانی و جەماوەرێکی زۆری ناوچەکە. مەلا حەمدەمین ئەگەرچی بەردەوام لەژێر چاوەدێریدا بوو، بەڵام وەک تێکۆشەرێکی کۆمەڵە سومعە و اعتباری لە نێو جەماوەردا کردبووە سەنگەرێک بۆ چالاکی و تێکۆشان دژ بە زۆڵم و بێعەداڵەتی. کاگ مەلا حەمدەمین لە ژیانی بنەماڵەیشدا سەرەڕای پڕخێزان بوون، بەڵام هاندەری منداڵانی بوو بۆ خوێندن و فێری زانست بوون، بە جۆرێک کە یەکێک لە کوڕەکانی ئاستێکی سەرەوەی زانستی بەدەستهێنا و نەک تەنیا لە کوردستان و ئێران بەڵکو لە ئاستی جیهانیشدا ناو و ناوبانگی دیارەکە بە هەمەتی باوکی وەها دڵسۆز و زانست دۆست بەواستە گەیشتووە. کاگ مەلا حەمدەمین ئەم ساڵانەی دوایی لە شاری بۆکان نیشتەجێ بوو، بەڵام پەیوەندی بە ئاوایی شێخاڵی و خەڵکی ناوچەکەوە بەردەوام بوو. پێش ماڵاوایی لە ژیان داوا دەکات کە تەرمەکەی لە ئاوایی شێخاڵی منزڵگەی ژیان و بیرەوەریەکانی سەردەمی گەنجی و بەرەو پیری بە خاک بسپێرن. کاگ مەلا حەمدەمین بەهۆی ئەوەی کە کچێکی واتە هاوڕێی نەشمیل پێشمەرگەی کۆمەڵە بوو، لە 10 ساڵی ڕابردوودا هەر کات بۆی بکردایەت سەردانی کشە پێشمەرگەکەی دەکرد و هاوڕێ و دۆستە دێرینەکانی بەسەر دەکردەوە و بە وتەی خۆی کە زۆر جاران باسی دەکرد بۆنی ئازادی هەڵدەمژێ. کاگ مەلا حەمدەمین لە یارانی بەوەفا هاوڕێیانی ڕۆژە سەخت و ئەنگۆستە چاوەکانی پێشمەرگە و ڕێبازی کۆمەڵە و سەرڕای تەنگ و چەڵەمە و کێشەودا بڕان، بەڵام هەرگیز لە کۆمەڵە و ڕێبازە سوورەکەیدا نەبڕا و ڕێبواری ئەمەگناسیە و ڕێبازە بوو. بە لەدەستانی هاوڕێ مەلا حەمدەمین سزیدە کۆمەڵە یەکێک لە تێکۆشەرانی دێرین، یەکێک لە هاوڕێیانی بە ئەزمموی مەیدانی خەباتی ناو زیندان و جەماوەر و یەکێک لە تێکۆشەرانی دڵسۆز و زمان حاڵێکی بەتوانێت لەدەستدا. جێگای ئاماژەیە کە تەرمی کاگ مەلا حەمدەمین دوانیمەڕێ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 26 خەزەڵوەر بە بەشداری بەرین و گەرموگوڕی کەسوکار و دۆستان و خەڵکی بە ئامەگی بۆکان و دەوروبەر لە ئاوایی شێخاڵی بە خاک سپێرزرا.
بە بۆنەیەک دووە ماڵاوایی مەلا حەمدەمینی ئازیز لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی سەرجەم ئەندامانی بنەماڵی بەڕێزیان بە تایبەت هاوڕێ و هاوژینی دڵسۆزی دادە زۆهرا فاتمە کوردی کچەکان و کوڕەکانی هاوڕێ ئازیزمان لە ناو ڕێزەکانی کۆمەڵە هاوڕێ نەشمیل سزیدە و سەرجەم دۆستان و ئاشنایان و خەڵکی تێکۆشەری شێخاڵی و ناوچێبۆکان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمی لە دەستانی ئەم هاوڕێ ئازیزەمان دەزانین. یادی ئازیزی مەلا حەمدەمین بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە و ڕێبازی پڕ لە شانازی بەردەوام ئەبێت. خەڵکی داری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، خەڵکی داری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێن ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئەگرن، نامرێن ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئەگرن، تۆ بەهێزی نامرین مردن لاستان کوێنەیە، تۆ بەهێزی نامرین مردن لاستان کوێنەیە، چونکە گیانی تۆ دروشمە بەنگەوازە ڕێگەیە، چونکە گیانی تۆ دروشمە بەنگەوازە ڕێگەیە، پەڵکی داری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێن ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئەگرن، تۆ قوتابخانەی قوتابی بیری تازای سەنگەرە، تۆ قوتابخانەی قوتابی بیری تازای سەنگەرە، وەک هەوێ بۆ شۆڕشی نوێ مەشغەڵی داهێنەری، وەک هەوێ بۆ شۆڕشی نوێ مەشغەڵی داهێنەری، پەڵکی داری شادی گشتی ئێوە هەرگیز نامرێن، نامرێن ئاگر هەواڵان ئێوە کەڵپەی ئەگرن. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەوی زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەنامەکەی خۆشتان پەیوەندیمان پێوە بکەن بەم ژمارە تەلەفۆنەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەی بین و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باس بکەن. جارێکی تر سپاس و ماڵاوە.